بەڵێ سڵاو لێ و لای بیترانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لە چەند ڕۆژێکە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەی چوارمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پاش 10 ساڵ نزیکی 10 ساڵ کۆنگرەی سێم ئەنجامیدا بووە بە باسی سەرەکی ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە ڕاگەیاندنەکانی عەرەبی من ئەمەوێت لەسەر کۆمەڵی پرسی تایبەت لەسەر کۆنگرەی چوارمی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئایندەی و حیزبە گفتوگۆ لەگەڵ وەڕێز سعدی پیرە ئەندامی پێشی مەکتەبی سیاسی و حیزبەکەم کاک سعدی سڵاو لێ بەسوازەوە دەرفەتە لەو پرسیار دەست پێ یەکەم کۆنگرەی چوارمی یەکێتی نیشتیمانی چۆن بەڕێوە دەچێت ئێوارەتان باش ئێوارەی بینەرانی کەناڵی پەیام باش سپاس بۆ ئامادەبوونتان لە ڕاستیە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوڕۆ سێمین ڕۆژی بوو زۆر بە هادی و بە ڕێکوپێکی بەڕێوە دەچێت ڕەنگە زۆر لە دۆست و نایارانی یەکێتی تاوقعیان دەکرد کە کۆنگرەی یەکێتی پاش ئەو هەموو بەرز و نزمیەی کە هەبوو ئەو هەموو ناکۆچێک کە باز دەکات ناو سەرکردایەتی و کادیرەکانی یەکێتی کۆنگرێک وا بە ئارامی بڕوە و پەرۆشەی کادیرەکان تەسەور دەکەم ئەمە هەمووی پەرۆشی کادیرەکان بوو بۆ جارێکی تر سازانەوەی کاری حیزبایەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و دروستکردنەوەی ڕایەڵەی بینی یەکێتی نیشتیمانی و جەماوەر وەلامان کاتیشدا کارکردن بۆ ئامادەکردنی پرۆژەیەکی زۆر تۆکمە و تێر و تەسەل بۆ ئایندەی ئەم هەرێمە سەبارەت بە مەسەلەی خزمەتگوزاری پشتیوانیکردن لە بوژانەوەی اقتصادی ئەم مەملەکەتە کشت و کاڵ بەشداری پێکردنی گەنجان و ژنان بە شێوەیەکەوە هەروە چارەسەرکردنی و کێشانێکە کە سوکاری شەهیدان هەیەیان بۆ لەگەڵ تۆڵکردنی پەیوەندی نێوان هەموو لایەنە سیاسیەکان و یەخستنی ماڵی کورد. کاک سعدی ئەمڕۆ هەڵبژاردن بەڕێوە چوو بۆ هەڵبژاردننی 120 کەسەکە هەڵبژاردنەکە بەڕێستانجانیتان هەبێ گەشتۆ بەکوێ وایە ئەمڕۆ ئەنجامەکان ئاشکرا دەکرێت ئەم هەڵبژاردنە لەبەرەوەی کە ئێمە ئەزانێ ئەو قۆناغی ئەخیری هەڵبژاردن و قۆناغی یەکەم لە کۆمیتەکان بوو ئەم ناردنی نوێنەر بوو مەڵبەند و مەڵبەندیش بۆ هەڵبژاردننی نوێنەر بوو کۆنگرە بوو لە دوو قۆناغی یەکەم بەبێ کێشە لەم قۆناغیان هێشتا ئارامتر بەڵام ئارامی ئەوەیە لە هەموو یەکێ لە هەڵبژاردنەکان استیفادە دەکرێت کە ئەو هەریەکە گلەی هەبی لە نەزاهەتی هەڵبژاردنەکە ئەمڕۆ حەفت داوەر حەفت حاکم ئیشرافەکەن لەسەر هەڵبژاردن لە جێگم حەتەی جیاجیا لەگەڵ نوێنەری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە عێراقەوە هاتوون و هەمووی لە ڕووی ئەلکترۆنیەوە بەبەرچاوی دەنگدەر و ئامادەبووانە لەو لەحزەی کە ئیستیمارەکان وەرەگری بۆ پڕکردنەوەی دەنگەکانە تا ئەو لەحزەی دەخاتە ناو سندوق دیارە و سندوقکە شوشەیە شەفاف. کاک سعدی بەڕێستان بۆ ناسراون کە ڕاشکاوانە قسە دەکەن و کۆمەڵی پرسیاری گرنگە لەسەر کۆنگرەی یەکێتی ئەمە لەو پرسیارەوە دەست بکەم بە قسە ڕاشکاوەکان لەوەی کە ناوی دکتۆر بەرهەم بۆ سکرتێریەکی دەهێنێت بەڵام ماوەیەکە دەنگوی ئەوەش هەیە کە جارێکی دیکە فواد مەعسووم دەکرێتەوە بەڕکابەری دکتۆر بەرهەم ئایا کێ دەبێت بە سکرتێری یەکێتی یەکەم جارێ فواد کاک دکتۆر فواد مەعسووم لەم مەوزوعە لە دەرەوەیە چونکە نەخۆی کاندید کرد بۆ سکرتێر دەبی ئەندامی سەرکردایەتی بێت دەبی لەم کۆنگرەیە هەڵبژێردرێ بە ئەندامی سەرکردایەتی ئەو سکرتێر کاک دکتۆر فواد ئەم مەوزوعە نەداوای کردووە نەکردوێتی نەویستوێتی بیکە نەئامادە بوو خۆی هەڵبژێری بەنسبەت ئەوەی کێ ئەبێ بە سکرتێر ناوی زۆر کەس دێ لەوانە کاک دکتۆر بەرهەمیش ڕاستەکەی بەڵام ئەوە کۆنگرە بۆ ئەم مەسەلەیە ئەو ئەنجومەنی گشتی سەرکردایەتی کە 121 کەسە ڕای سپاردن کە لە جیاتی کۆنگرە ئەو مەسەلە ساغ بکاتەوە پەیڕۆ و پرۆگرام کە 190 زیاتر کۆبوونەوەی لەسەر کراوە هەموو دامەزراوە حیزبیەکان لەگەڵ کۆمیتەی تایبەت بە ئامادەکردنی پرۆژەی لەگەڵ ئەنجومەنی ناوەند چەندین کۆبوونان لەسەر کردووە ئامادەکراوە دەتوانین بڵێن ئەو پرۆژەی کە هەیە ئەمە بەرهەمی هزری هەموو ئەندامانە لە خانەقینەوە تا زاخۆ و تا بەغاش بەشداریان کردووە ئەوە دەخرێتە بەردەم 120ەکە لەوێ بڕیارە درێ کە سەرۆک چێ دەبێت دەسەڵاتەکەی چییە جێگیری هەیە یانیتی چەند جێگیری هەیە و هەروها دامەزراوەکانی تری یەکێتی نیشتیمانی یعنی ئەم 121 کەسا بە مەفهومی ئەوەیە کە ئێمە لەمەوە دووە کۆنگرەیەکی دائیممان دەبی لە بینی دوو کۆنگرەیە ئەمە لە هەموو لەحزەی بتوانانی کۆبێتەوە شت ئیزافەکە شت کەمکە. بەڵێ کاک سعدی
ئەو دەستە باڵایی کە کاکۆسەر ڕسوڵ سەرپەرشتی دەکات دەسەڵاتەکانی چی دەبێت؟ ئایا دەسەڵات دەستەی یەکەمی ناو یەکێتی نیشتیمانی کە دەسەڵاتدار بێت ئەو دەستی کاکۆسەر دەبێت یاخود ئەو دەستە دەبێت کە شوێنی مەکتەبی سیاسی ڕابردوو دەگرێتەوە؟ ئەوەی کاکۆسە شوێنی مەکتەبی سیاسی و سەرۆکی یەکێتی و جێگرەکانی ناگرێتەوە. ئەمە وەکو لە پێشە ینی کە مافی سابق ئەم دامەزراوەی سەرکردایەتیە مەکتەبی سیاسی و سەرۆک و جێگرێ دەبژێری کاری یەکێتی دەکەن. دامەزراوەکە کاکۆسە سەرپەرشتی دەکاویش بریتە لە ئەنجومەنی سیاسی باڵا ئەمانە لە کاری استراتیژی و پرۆژە ئامادەکردن و ڕاوێژ لەگەڵ هین و لە هەمان کاتیشدا لەو کاتی کە گرژی هەبێ ناکۆچی هەبێ ئەکید دەست دەکەنەوە و دێنە ناوکایەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵام ئیشی ڕۆژانە و کاری تەنفیزی ئەم یەکێتیە لەلایەن ئەنجومەنی سەرگشتی سەرکردایەتیەوە دەکرێت. کە سعدی شەق جعفەر شەق مستەفا ئەندامی ئەو دەستەی کاکۆسرەتە، بەڵام بەپێی پێڕەو دەڵێ نابێت ئەو کەسی کە ئەندامی دەستەی بەڵێ ئەنجومەنی باڵای سیاسەتی یەکێتیە نابێت پلەی حکمی هەبێت. ئایا چۆن ئەوە دەڵێ نابێت خۆی هەڵبژێرێ بۆ ئەنجومەنی سەرکردایەتی و دەستگەینێکی حیزبی هەبێ؟ ئەمە سوالێکە ئەکید دەبێت لە دواییدا بە حکمی پێگەکەی کە لە ناو حکوومەتی هەرێم وەکو جێگەری سەرۆکی هەرێم هەیەتی دەبێت ئەمە لە لایەن 21 ڕەنگە لێ کۆڵمێ لێ بکرێ و پرسیارە تەنها جەنابەت نایکەی زۆر کەسی لە ناو کۆنگرەکە دەیکرد. سعدی بەپی یاسای حیزبەکان کە کۆمسیۆنی عێراق دەڵێت بەڵام کاک شێخ جعفەر لەو مۆزوعە زۆر مەرینە، یعنی لە سەرەتا پێی ڕایگەیاند کە ئەو بۆ هیچ پۆستێک خۆی کاندید ناکەن ناوێتێتی، یعنی من سەور ناکەم لەسەرەوەی کێشەمان. کە سعدی کۆمسیۆن دەڵێت نابێ ئەو کەسانی کە پۆستی ئەمنیان هەیە بەشداری کۆنگرە بکەنەوە پلی بەرز لە حیزبەکە وەڵام ئێستاکە لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانیە ئەوەتان چۆن چارەسەر کردووە؟ ئەوانەی کە پلەی بەرزیان هەیەەوە ئەو بەند ئەو مادەیە دەیگرێتەوە ئەوانن کە یان خۆیان هەڵنابژێن یاگە خۆیان هەڵبژێن لە پۆستەکەی پێشوان استقالە دەکەن. بەڵێ کاک سعدی ئێستاکە لایەنە سیاسیەکان چاویان لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانیە و زۆرێکیان مەبەستیانە بزانن پەیوەندی یەکێتی نیشتیمانی یەکێتی ئایندا چۆن بێت لەگەڵ ئەو لایەنە سیاسی؟ ئێمە ئەومان بۆ جوان ڕوون کردوتەوە لە راپۆرتی سیاسی کە لایەن بەڕێز کاکۆسەدا ئامادەکرا بوو خوێندرایەوە و ئەوە ئەو راپۆرتە پاش و توێشکردن و لە ڕووی زمانەوانی یا ئەگەر هەبی و لەوێدا زۆر بە جوانی پەیوەندی لەگەڵ تاکی حیزبە کوردستانیەکان، حیزبە عێراقیەکان، حیزبەکانی وڵاتانی دەرەوە وەلامان کاتە لە هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی حکوومەت، لەسەر مەسەلەی ئابووری، لەسەر مەسەلەی مەسەلە نیشتیمانی نەتەوەیەکان و لەگەڵ کۆمەڵیش باس کراوە لەوێ لە داهاتوشی نزیک دەیبینی کە چەند زیاتر لە تەوەقعی جەنابەت دەبێت. کە سعدی پرسی ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی چەند جێگیری دەبێت و کێ دەبێت بە جێگیری، ئایا ئەمە گفتوگوی لێکراوە؟ ئەمە گفتوگۆی زۆر لەسەر کراوە، بەڵام ساختکردنەوەی ئیشی کۆنگرێش ئەو هەیئەتە 121 کەسێک کە ئەنجومەنی گشتی سەرکردایەتی تەخویل کردووە کە ئەو پرسە ساخاتەوە و تەصدیق بکە. سعدی لە کۆنگری شوارەمدا ڕێژی ئەندامانی سەرکردایەتی بە ڕێژەیەکی بەرچاو زیاد کراوە بۆ کاری زیادکردنە بۆ چییە؟ ئەوە لەمەودا ئەنجومەنی ناوەن نامێنێ، ئەو ئەنجومەنی گشتی سەرکردایەتی بۆ ئەوەیە کە وەکو پەرلەمانی یەکێتی هەموو جارە لە وەرگرتنی بڕیارێکی استراتیژی هەموو کۆ دەبێتەوە. ئەمە نوێنەری چکە ئەو سەرکردایەتیانە وەکو پێشان نین لە دوسێ شار کۆکرێنەوە. هەر ناحێ و قەزایەک لە هەرێمی کوردستان نوێنەری هەیە لەو سەرکردایەتی. مەسەلەن زاخۆ هەیتی، دهۆک هەیتی، ئاکرێ هەیتی، سنجار هەیتی، مووسڵ هەیتی، مەخمور هەیتی، خانەقین، هەڵەبجە، هەر بەغدا، دیالە، هەرجێکی بڵێ نوێنەری هەیە و ئەوە بڕیاری ئەوان بڕیاری هەموو حیزب یەکێتیەکانی عێراقا و من تەسەور دەکەم لەو هەیئەتە بەو شێوە خوارد ئەو هەیئەتە کۆ دەبێتەوە 40 کەس 43 کەس بۆ جێگران و بۆ جێگریە جێگران و بۆ بەرپرسی مەکتەبەکان و بۆ بەرپرسی سەرۆکایەتی پارێزگاکان و ئانە هەمووی لەو 120 کەسە دەدێت. کە سعدی بەرابەختیار
پۆسیشی دەبێت ئەو پرسیارێکی جدیە کە پێش کۆنگرە زۆر باسی ناوی دەهێنا جاجار بۆ سکرتێری ئێستاکە شاراوە نەبوو کاکمەلا وەختای هەڵوێستی وەرگرت لە دەمێکە لە کاتی مەسەلەی سەر و کۆمار و نەهاتە مەکتەبی سیاسی داوامی نەکرد لە کۆبوونەوەکانیش بەشداری نەکرد. ئێستا بەشداری کرد پاش ئەوەی کە کاکۆسەر تەکلیفی کرد بەشداری کرد لە ئەم کۆمیسیۆنی باڵای سیاسی ئەکەیت لەم کۆمیسیۆنە دەورێکی گرنگ دەبێت. بەڵێکە سعدی لە کۆنگری زۆرینی ڕای حیزبەکان ئەو کۆنگرەیە سەرۆکی حیزب دیاری دەکات وهروها کۆنگری زۆرێکیان بەڕووی میوانی ناوخۆی دەرەکیە کراوەیە بەڵام کۆنگرەیەکێتی جیاواز بوو ئەم جیاوازێ بۆ لە تایبەت ئەو کۆنگرەی ئیستحقاقی سێ کۆنگرە بوو و ئەو کۆنگرە یەکەمین کۆنگرە دوای وەفاتی سەرۆک مام جەلال ئێوە هەمومان و ئێوە هەمووتان و پێمانەوە بوو ناویەکێتی و کێشەیەکی یەکجار زۆر هەیە ئێوتمان لە بەردەمی ئەم میێوانانە ئەو کێشانە بۆ ئەمە ببێتە مەسەلەیەکی یەکێتی داخرا و کێشەکانی خۆمان لە خۆمان چارەسەر بکەین بەڵام دەبینی هیچ شتێک نەبوو کە جێگای نیگەرانی بی و ئەوە کەوتونەوە سەرسکە یەکەمین کۆنگرە دوایی وەفاتی مام جەلال بە شێوەیەکی باش ڕۆشت و ئەو کۆنگرێشدا وکوتن تەخویلی 9,000 کەس مناقەشەکردنی پەیڕە و 9,000 کەس مناقەشەکردنی مۆزوی سەرۆک ڕەنگە نەگەێنێتە بەڵام ئەوانە مادام نوێنەری هەموو دامەزراوە حیزبەکانی تێدایە هەموو دامەزراوە بەڕاستی هەموو دامەزراوەکان بۆیە زۆر تەبیعیە کە تەخویل کرد لایەن کۆنگرەوەکە ئەوە مەسەلەی سەرۆک چارەسەر سپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرە ئەندامی پێشووی مەکتەبی سیاسیەکەتیوە کاندید بۆ ئەنجومەی سەرکرداتی گشتیەکەتی نیشتیمانی ناوی من ئەوەیە ئەندامی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سوێتی کاندیدیشی بۆ ئەنجومەی سەرکرداتی گشتیەکەتی بەڵێ دەنگشم داوت بەڵێ سەرکەوتون سپاس ئێمە گەڕەوە لای بەڕێستان کەناڵێکی ئیسلامی دوعاش بەڵێ پەیامنێرمان ڕاستی حەمە ئەمین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ میوانەکەت.